خولی یادگا تاکە خولێکە تاوەکو ئێستا من لی سار نەبووبێتمەواتە من بەشداری زۆر خولی جیاوازم کردووە، بەڵام سەرەتاکەی زۆر گەرم بووم و لە کۆتاییەکەی داوازم لە دەنا، بەڵام خولی یادگا مامۆستاکەمان ئەمەندە باشە، ئەوەندە بە جوانی وانەکان ئەڵێتەوە، واتە هەر حەزێکی گوێی لە ڕابگری، ونەڕەهانانش تێگەنێرێ، ئەیکا بە چاڵنجێ شتێ حەزێکی زوو حەلیکەی. بۆ منە من جاران ئەم مامۆستای زانستمان ئەگەر دوو لاپەڕەی پێدابنێ و بیوتیا بۆ بەیان ئەم دوو لاپەڕەی لەبەرکەن، ئەمود ئەو دوو لاپەڕەیە چۆن بە من لەبەرەکرێت لە بیرم ناچێتەوە، نێگەتیڤ بیرمە کردەوە، بە نەرێنی بیرمە کردەوە، بەڵام ئێستا ئەی کردومە بە چاڵنج بۆ خۆم، بۆ منڵام بزانم لە ماوەی 5 خولەکە ئەتوانم چەندێک لەبەر بکەم کە ئەیکەم بە چاڵنج، هەوڵدەم زووتر شتەکان ببینم، زووتر شتەکان لەبەر بکەم، واتە ئەوە ڕێگایەکی زۆر زۆر باشە. سڵاو، من ناوم هەیف قاسمە، بەشدار بووی خولی چالەکردنەوەی مەشک و یادگام کردووە بەشی بنەڕەتی. سەرەتا سوپاسی مامۆستا ئاوات و مامۆستا سروش دەکەم کەوا تاوەکو ئێستا لەگەڵمان بەردەوامن و چۆن بڵێین ئاشنامان دەکەن بە ڕاهێنانی تازە کەوا سوودیان بۆ مێشک و یادگامان هەیە. پرسیاری یەکەم، هەڵسەنگاندنی من بۆ خولی یادگا بەگشتی. دەتوانم بڵێم خولی یادگا تاکە خولێکە تاوەکو ئێستا من لی سار نەبووبێتمەواتە من بەشداری زۆر خولی جیاوازم کردووە، بەڵام سەرەتاکەی زۆر گەرم بووم و لە کۆتاییەکەی داوازم لە دەنا، بەڵام خولی یادگا مامۆستاکەمان ئەمەندە باشە، ئەوەندە بە جوانی وانەکان ئەڵێتەوە، واتە هەر حەزێکی گوێی لە ڕابگری، ونەڕەهانانش تێگەنێرێ، ئەیکا بە چاڵنجێ شتێ حەزێکی زوو حەلیکەی، بەڕاستی توانمەوە تەکنیکێکی زۆر زۆر باشە. پرسیاری دووەم، سەرەتا ئاستم چۆن بوو و ئێستا چۆنم؟ لە ڕاستیدا لە سەرەتادا ئاستم مام ناوەند بوو و ئێستا ئاستم باشە، ناتوانم زۆر باشم چونکە هێشتا نەگەیشتومەتە ئەو ئاستەی کەوا من دەمەوێت، ئەمەوێت بگەمە ئاستێک کەوا چۆن بڵێین بە سانیەیەک بتوانم وێنێ لەبەرکەم یاخود بە سانیەیەک کۆڵە ژمارە لەبەرکەم و دەمەوێت بگەم ئەو ئاستەی کەوا لە پێش مامۆستا سروش بدەمەوە و هەوڵی خۆم دەدەم، باشترین هەوڵی خۆم دەدەم کە بتوانم لە پێش مامۆستا سروش بدەمەوە. پرسیاری سێم، توانە و بیر و باوەڕەکانم چەند گەشەی کردووە؟ لە ڕاستیدا توانم بڵێم بیر و باوەڕەکانم زۆر گەشەی کردووە، بۆ منە من جاران ئەم مامۆستای زانستمان ئەگەر دوو لاپەڕەی پێدابنێ و بیوتیا بۆ بەیان ئەم دوو لاپەڕەی لەبەرکەن، ئەمود ئەو دوو لاپەڕەیە چۆن بە من لەبەرەکرێت لە بیرم ناچێتەوە، واتە چۆن بڵێین نێگەتیڤ بیرمە کردەوە، بە نەرێنی بیرمە کردەوە، بەڵام ئێستا ئەی کردومە بە چاڵنج بۆ خۆم، بۆ منڵام بزانم لە ماوەی 5 خولەکە ئەتوانم چەندێک لەبەر بکەم کە ئەیکەم بە چاڵنج، هەوڵدەم زووتر شتەکان ببینم، زووتر شتەکان لەبەر بکەم، واتە ئەوە ڕێگایەکی زۆر زۆر باشە کە من ئێستا چۆن بڵێین نەرێنی بیر ناکەمەوە، باشترین هەوڵی خۆشم دەدەم کەوا نەرێنی بیر نەکەمەوە، چونکە نەرێنی بیرکردنەوەی من زیان بە خۆم دەگەیەنێ. پرسیاری چوارەم، ئایا ڕاهێنانەکان تا چ ڕادەیەک بەسوودن؟ ئەتوانم بڵێم ڕاهێنانەکان زۆر زۆر بەسوودن، بە تایبەتی ڕاهێنانی ژمارەکان، لەبەرکردنی ژمارەکان، ڕاهێنانی دەست کەوا تەرکیزت باش دەکات و ڕاهێنانی تۆپەکان، ڕاهێنانی سەمعی و چەندین ڕاهێنانی تر، واتە بەعام ئەو ڕاهێنانانەی کەوا پێمان دراوە زۆر زۆر سوودیان هەبووە بۆ من، بە تایبەتی ڕاهێنانی خوێندنەوەی دەنگی و هەروەها لەبەرکردن ئەم دوانە زۆر زۆر سوودی بۆ من هەبووە، واتە زۆر هەستەکەم لی پێشکەوتوون. پرسیاری پێنجەم، ئەو بابەتانی کەوا لە سەرەتای هەفتەوە تا هەفتەی چوارەم خوێندوومانە، چۆن بڵێین چۆن لەبەرم کردووە، چۆن ڕای بۆ دەربڕم، لە ڕاستیدا وانەکان زۆر بەسوود بوون، بە تایبەتی ئەو وانانەی سیستەمی سەرەکی کە زۆر هاوکاری کردوین بۆی ژمارەکان بە باشی لەبەرکەین و لە بیرمان نەچێتەوە
و هەروەها بنەماکانی یادگا خودی یادگا و هەروەهاوەی چۆن شتەکان لەبیر نەکەین. بەڕاستی ئەو وانەی کەوا مامۆستا ئاوات باسیەکەوە بزانم هەفتەی دووەمە یان سێمە پێمانەڵێکەوە چۆن شتەکان لەبیر نەکەین. بەڕاستی تێبینی لە شتێک کرد کەوا زۆر گرنگ بوو، ئەیوت تۆ سویچەکە لەسەر مێزێک دانەی بۆ نمونە ڕۆژی بەپەلەج ئاوەخۆی ئەو جارە لای کەونتەرەکە دانی دوایی تۆ وات لەبەر کردوکەوە هەموو جار لەسەر مێزەکەت داناوە، بەڵام تۆ جارە ئەچی لەسەر مێزەکەنی ئەو ماڵە سراوژێڕەکەی نایدۆزیتەوە، دواتر بەبیر دەکەوێتە کەوا لەسەر کەونتەرەکەت دانا. ڕاستی ئەوە شتێکە کە من زۆر شتەکان پەرتو بڵاو بوون، واتە تۆزە پەرتو بڵاو بووم و ئێستا هەوڵم داوە شتەکانم ڕێک بخەم. بەڕاستی زۆر سوودم لەو وانەیە وەرگرتووە، واتە دەتوانم بڵێم لە هەموو وانەکان زیاتر سوودم لەو وانەیە بینیوە و دەتوانم بڵێم ئەپی بگورن دەتوانم بڵێم ئەو خولەی من تێیدا بەشداریم کردووە نمونەیە لە هەموو کوردستان و دووبارە زۆر سوپاسان دەکەم کەوا لەگەڵمان بەردەوام بوون.